وەک دەوترێ سەگ و پشیلە دانولەیان پێکەوە ناکوڵێ، بەڵام سەباح ئەم دوو ئاژەڵەی کردووەتە هاوڕێ. سەباح کە گەنجێکی شوانکارەی گەرمیانیە، بێدڵی ئەو سەگ و پشیلانە ناکات کە لە دەوری ماڵەکەی کۆبوونەتەوە و ڕۆژانە بایەخیان پێدەدات. پشیلەکانم ئاورد و سەگەکان زۆر پەلاماریانەدا، یعنی تر لە هەرکوێ پشیلیانە بینی وەبان دیوارەکان شۆن سەگەکان لە خوار و خەریک و شێتە بوون بووی وردە وردەوا ڕام هاوردن خواردنم بۆ پشیلەکاندا کرد، سەگەکان هاتن لیانە خوارد، سەگەکان پەلاماری پشیلەکانەدا یەک دوو جار تێمە خوڕین، ئیتر وازیانە هاورد ئەیانزانی مەسەلا خاوەن ماڵقینی لێتی حەزیەتی بدەن وەیە کۆنانیانە خوارد و زۆر احتیاجی. سەباح ڕۆژانە کاتێک مەڕەکانی بۆ دەشت و دەردەبات پشیلەکان شوێنی دەکەون، بەڵام وەک خۆی دەڵێت ئەمڕۆ پشیلەکان تێرن و زۆر نایەن بەدەمیەوە. پشیلەکان لە تەنیشتی سەباح هەست بە ئەمان دەکەن، بۆیە کاتێک سەباح لای مەڕەکانیەتی پشیلەکانیش بە دەوروبەریدا دێن و دەچن. حیوانەکان دەرەکەم بۆ دەشت، هەم پشیلەکان هەم سەگەکانەوە دواماتێن، یعنی تر هەر بۆ بێتاقەتی خۆیان تیان ئەگەڕێن لەو ناوا سوورە خۆن، بانیانەکەم تێشیانە خوڕم بگەڕێنەوە بۆ ماڵ یەکسەر خۆیان ئەگەڕێنەوە بۆ ماڵ نایەنەوە دوامە، ئەگەر بانیان کەم خۆیان تێنەوە دوامە هەتا یاوەرە منالمە و دەشتە دوایی لە تەک منە یا لە تەک حیوانەکانە ئەمانیش تێنەوە خۆیان بۆ خۆیان تێنەوە لە ماڵە ئیسراحەتی خۆیانەکەنەوە. وەک چۆن سەگ و پشیلە لە سەباح دانابڕێن، سەباحیش هاوشێوەی مەڕەکانی پارێزگاری لە سەگ و پشیلەکان دەکات. حیوانەکان لە هەر شوێنێکە مەڕێکیان لێ جێ بمێنێ ئەو سەگە جێمێنێەوە دیارەوە مەڕەوە ئیلا ئەیتێرێتەوە بۆ ماڵ نایڵێ بەرەوەی هیچ کوێ بڕوە. ئەم سەگە بازە ئەوەیان وە کەم تێ بۆ لای حیوانەکان، بەس ئەمەیان بڕۆ لەو دەشتا حیوانەکان جێبێڵە ئەو سەگە لەلایەنە و دەوریان ئاسوورڕەخوا و نایڵێ هیچ کەسێ بڕاتە دەوری حیوانەکانە و خۆی لە تەک حیوانەکاناتێتەوە. سەباح وەک خۆی دەڵێت بەردەوام ژمارەی سەگ و پشیلەکانی دەوروبەری ماڵەکەی زیاد دەکات، بەڵام ئەو ڕۆژانە گۆشت و خۆراکیان بۆ دابین دەکات و ڕێگە نادات برسی بن. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.